ڕشتەی مرواری. نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. قسەی نەستاق. کابرایەکی کورد کوڕێکی هەبوو، بەز و خاوی جەرگ و بە هەزار کوێرەوەری کوڕەکەی گەورە کرد. لە پاشا کوڕە لەگەڵ باوکەکەیە چاک دەرنەچوو. جا باوکەکەی ئەیوت تا مناڵ بوو لێم بار بوو، کە گەورە بوو لێم هار بوو. مەلایەک وەعزیەدا، لە وەعزەکەدا ئەیوت ئەگەر پیاوەوە بکە ئەچێتە بەهەشت و ئەوە بکە ئەچێتە جەحەنەم. یەکەیەکە هەموو چاکە و خراپەیەکی هەڵەدا و زۆر پێوە خەریک بوو. دوو کابرای کورد لە وەعزەکەدا بوو. یەکێکیان بەوەکەیانی وت بێوە ڕێوە، بێوە ڕێوە، ئەم درێژدا دڕگەی نەگەرەکە، ئەگەر خاس بکەی ئەچیتە بەهەشت و ئەگەر خراو بکەی ئەچیتە جەحەنەم. کابرایەک هەبوو، گۆزەیەکی دانابوو. هەر کەسێک کە مرد بەردێکیە خستە گۆزەکەوە. لە ئاخری ساڵای بژارد بزانێ ئەو ساڵە چەند کەس مردووە. دۆستێکی هەبوو، ڕۆژێک هات بۆ لای. سەیری کرد کابرا دیار نییە. لە دراوسەی دوکانەکەی پرسی ئەرێ فڵان کەس چی لێ هات؟ ئەویش وتی چووە گۆزەکەوە. کابرایەکی دەباخچی کوڕێکی هەبوو. هەموو جار پێستەیەدایە بیباتە سەر کارێزی دایکی پاشا بیشواتەوە. کە پێستەکەیەدایە چینێکیشی لێدا و پێیەوت پێستەکە نەدەی بەدەم سەگەوە. خەڵکی پیانەوت خۆیشتا نەیداوە بەدەم سەگەوە، بۆچی لێدەی؟ ئەیوت جاکە دای بەدەم سەگەوە ئیتر لێدان بە کەڵکی چی دێ؟ کابرایەکی کورد ژنیان بۆ هێنا. برا زاواکان هەر پیانەوت برا خۆت حازرکە، بەمەوە ڕەزیان کرد بوو. ئەویش وتی برا بەرە تاشیومە و تفە لە دەممایە، ئیتر چی خۆم حازرکە؟